بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر هەموارکردنەوەی یاسای بودجێ عێراق دەکەین بۆ ساڵی 2024 دیارە ئەمڕۆ لیژنەی پێراچوونەوە بەخشتەکانی بودجێ عێراق بۆ ساڵی 2024 لە وەزارەتی پلاندانان کۆبۆتەوە بە ئامادەبوونی جێوری سەرۆک وەزیران محەممەد تەمیم و شاندێکی حکوومەتی کاربارەکەریش کە پێکاتون لە وەزیری دارایی ژمارەیەک بەرپرسی دیکەی هەرێم بەشداریان لەو کۆبنەوەیدا کردووە وا بڕیارە لە ماوەیەکی کەمدا هەمواری یاسای بودجە بنێرێتە پەرلەمانی عێراق ئایا سەرسەرەوە دەکەین ئایا هەمواری یاسای بودجە چی تێدا دەبێت و بۆ هەرێم تایبەت بە پرسی موچە داهاتە ناوخۆیەکان هەروە پرسی خەرجینە و تیشکە لە ڕابردوودا کێشەی لەسرە بووەوە سەبارەت بە پرسی موچەش تا ئێستا جگە لە بەشێک لە هێزە ئەمنیەکان موچەی وەزارەتە ئەمنیەکان و خانەنشینان و چوون توێژ جیاوازەکان گەشتووە وابرێ لە چەند ڕۆژی داهاتوو ئەوی شەر بگات سەرسەر پرسی موچەش دەکەین ئایەکەی بەتەواوەتی دەکەوێتە سەر سکەی خۆی ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئەمجەد محەممەد مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروە لە هەولێرە و مامۆستا جیهانگیر گوڵپی شارەزایی ئابووری و دارایی گشتی قسەی لەسەر دەکەین سوپاسیان بەدەبوونتان دەکەین کاکتۆر بەخێربێن لەبەر لەوەی بچینە سەر هەمواری یاسای بودجە سەبارەت بە پرسی موچە ئەمڕۆ بڵین بەشێکی زۆری موچە گەشتووە موچەی مانگی ئینسان پێشتریش موچەی مانگی شوبات و ئادار نێردرا بوو کەی بە تەواوەتی موچە دەکەوێتە سەر سکەی خۆی بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆزگا بەرنامەکانمانی تر کۆتاییە هات بە باسی موچە بەڵام بەداخەوە بەردەوامە هەر لە بیرمە مانگێک لەمەوە پێش وترا تەواو کۆتایی پێهاتوو هەموو شتێک تەواو بوو دوو موچە بەسەرێکەوە درا و موچەی مانگی چواریش بڕیاری لەسەر درا و کۆتایی پێهاتووە بەڵام ئەوە بینین کە ئەمڕۆ نیوەی مانگی پێنجە هێشتاوەکو یعنی بە تەواوەتی موچە نەدراوە ئەمڕۆ دەستی پێ کردووە ئەویش هەر بە بڕیار و بە مجامەلە و بە خاتر و بە تەکلیف و بە وەفد ناردن و بە کۆمەڵی ئیسیسناعات کە ئەمە بەداخەوە تا ئێستاشی لەگەڵا بێت هەر بەردەوام پەیوەندەکانی نێوان حکوومەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی فیدرالی هەر بەم مجاملاتانە ڕۆشتووە بە ڕێکەوتنی کاتی بە ڕێکەوتنی شەفەیی بە مجاملات بە فشار بە تەکلیف کە ئەمە بەڕاستی ئەزمەی هەرە گەورەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانەکە هەتاوەکو ئێستش دەستیان لەسەر دڵیانە هەر لە دڵە ڕاوکیا ئەژین کە ئایا کەی کۆتایی بەمە بێت کە بەبێ گرفت و بەبێت چاوەڕوانی و بەبێت دڵە ڕاوکێت تۆ موچەی مانگانەی خۆ دەوەربگریت و بەبێت ترس دەکرێت کەی دەکەوێتە سەرسکە پێویستە بە پرۆسی بە بانکیکردن و داهاتی ناوخۆ بەڵێ ئەوەی کە گوێمان لە هەردوو تەرەفەکە ئەبێت حکوومەتی هەرێم ئەڵێ من ئەوەی حکوومەتی فیدرالی و داوای کردو من بۆ من نردووە لیستە نردوومە میزانی مراجعەیە نردوومە یعنی کۆمەڵی شت هەیە ئەی لەو لاشەوە حکوومەتی فیدرالی ئەڵێ بۆچی موچەکە سەرف ناکەی ئەڵێ کاکە ئێمە بڕیاری محکەمەی فیدرالی جێبەجێەکەی محکەمەی فیدرالی وتوێتی بەو شێوەیە موچە بنێرەکە پەیوەندی نەبێ بە میزانیە و پەیوەندی نەبێ بە دۆخە سیاسیەکانەوە چونکە ئەمە بمانەوە نەمانەوە ئێستا دۆخی سیاسی و دۆخی دارایی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالیا لایەزال چاوەڕوانی گفتوگۆ و چاوەڕوانی ئەو پێشەکەی جەنابەت باسی کرد لایەزال وەفد ئەڕات لایەزال میزانی بۆ ساڵی 2024 مناقەشە نەکراوە ئێستا خەریکن ئەنجومەنی وەزیران بیرۆکەکان گەڵاڵە ئەکەن و ئەچێتە پەرلەمان لە ماوەی ئەم مانگەیە کەواتە بەشە بودجەی هەرێمی کوردستان لایەزال گرفتی لەسەر لایەزال نازانرێت داهاتە ناوخۆیەکان چەنە لە چه ئاستێکای هالێگەگرێتەوە لەگەڵ بودجەکەیە ئایا ئەو پاری تەرخان کراوە بۆ کۆمپانیان نەوتیەکان و ئەو قەرزانەی لەسەر حکوومەتی هەرێمە خراوەتە ناو بودجەی خەرجی و نەفقاتەوە و ئایا موچەی لێجا ئەکرێتەوە چەند ئەمێنێتەوە یعنی ئەمانە هەمووی کۆمەڵی گرفتن لایەزال لە گفتوگۆیان بەڵام ئەوەی کە خۆشبەختان بڕیارەکەی محکەمەی فیدرالی ئەوە بوو کە موچە جا بکرێتەوە لەو گرفتانە واتە موچە ئەبێ مەزمون بێت و بدرێت و سەر بە ئەو بانکانش بێت کە حکوومەتی فیدرالی سەرپەرشتیەکات ئەمە بڕاوەتەوە واتە تەوتینەکە کە لە بڕیارەکەیە هاتووە ئەبێ حکوومەتی هەرێم خۆی بگونجێنێ لەگەڵی بەڵام ماوەی مانگێک و دوو مانگیان داوەتەوە یعنی ئێستش پێمان وا بێ هەر ئەو بڕیارە درا کە ئێستا مانگی چوار موچە خەرج کرا چاوەڕوانیانە کرد مانگی پێنج
بەبێ تەوتین موچە نەدرێت ئێستا خبرێکەیە کە ئەڵێن درێژیان کردوتەوە تا مانگی شەشیش واتە مجاملەیەکی تریان کردوون ینی بە کورتەکەی ئەوان ئەیانەیە بە هەموو شێوەیەک کۆنتترۆلی دۆخەکە بکەن دارایی بە تایبەتی موچەخۆر لە دەست حکوومەتی هەرێمان نەمێنێت بکەوێتەوە دەست حکوومەتی فیدرالی بۆ چونکە ئەوان بە پێی بڕیارەکەی محکەمەی فیدرالی هەموو هاوڵاتیەکانی عێراق یەکسانن ئەبێ وەکو یەک بە یەکەوە موچەوەرگرن بە یەکەوە مافیان هەبێت و بە یەکەوە بێگرفت بن یعنی بە یەک چاوسێر بکرن ئەمە بڕیارەکە کە پاڵنەرەکەشی هەر بۆ بیرخستنەوە ئەوان وتیان ئەمە مهمەیەکی ئینسانیە بە پاڵنەرێکی ئینسانی ئەمەمان کرد بە فعلی پاڵنەرێکی ئینسانی گەورە بوو کە موچەخۆری هەرێم لێرە بە هیچ شێوەیەک زمانی داهاتەکەی نەئەکرا بەو شێوە لێبڕین و ئەو گرفتانی کە هەیە بۆیە بەردەوام ئەبێ ئەو تەڵتینە سەر بگرێت و ئەبێ موچە بچێتەوە سەر هەرێم سەر حکوومەتی فیدرالی. سوپاس دەکەم کاکتۆر ئەمجد مامۆستا جیهانگیر سوپاسی جەنابش دەکەین دەمەوێت بەر لەوەی کە بچین سەر هەموار یاسای بجە پرسیارێکیش لە جەناب بکەین جەناب شارەزای بواری بوجە و موچە و ئەوانەشی سەبارەت بە پرسی موچەکەی بە تەواوەتی بەلایەکدا دەخرێ وەوەی کە موچەخۆران ئێستا چاوەڕێن هەم لە کاتی خۆی دابدرێ وام پلە بەرزکردنەوە و هاوتاکردن و لەگەڵ موچەی موچەخۆران و خانەنشینان و دامزراندن بکرێتەوە کەی ئەمە ڕوو دەدات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت سڵاو لە میوانە بەڕێزەکەت وەروە سڵاو لە بینەرانی خۆشەویست سەبارەت بەو پرسیارانەی کە جەنابەت کردت ئەوە هیوا و تەمەنای هەمومانە هەمومان ڕۆژێک لە ڕۆژان حەزەکەین ئەوە بێتە دی بەڵام ئەم شتانە خۆمان نەزانین لە عێراق و هەرێمی کوردستانە بە هیوا و تەمەنا نایەنەدی ئێمە ئەبێ سەیری ئەو زەمینە سیاسیە ئەو زەمینە یاساییە ئەو زەمینە مؤسساتیە بکەین کە پەیوەندیە دارایی و ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕێکەخا بەداخەوە بە درێژایی ئەو 20 ساڵی ڕابردوو هیچ کات نەزەمینە سیاسیەکە لەبار بووە بۆ ڕێخستنێکی سازا و یان ڕێکستنێکی سەقامگیر و گونجاوی ئەو پەیوەندی داراییانە نەیاساکان ڕێک و پێک بوون و ئەویان لەبار بووە کە پەیوەندیەکان گونجاو و ڕێک و پێک بن نەم مؤسساتەکانیش مؤسساتە فیدراڵیەکانیشن کە بتوانن ئەو کێشانە چارەسەرکەن وەگە بینین ئەوەی کە نابێت کێشە بێت موچەیە بەداخەوە یەکێکە لەو کێشانەی کە بەردەوام لە نێوان هەرێمی کوردی لە بەتایبەتی لە 2014ەوە گەورەترین کێشەی نێوان هەرێمی کوردستان و بەغدایە من پێم وایە تاکو کێشەکان بە کۆ چارەسەر نەکرێن زۆر زەحمەتە لە عەقڵیەتی سیاسی سەرانسەری عێراقدا بتوانرێ ئەو بابەتەش هیچ بابەتێکی دارایی بە موچەشەوە کە بەشێکی گەورەی دارایی گشتی لە عێراق پێک دێنێ بودجەی عێراق پێک دێنێ بتوانرێ ببرێتە دەرەوەی کایە و معادلە و گەمە سیاسیەکان و بەتەواوی دوور بخرێتەوە لە مەلەفەکانی تر ڕاستە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرفەتێکی باشی لەو بارەیەوە ڕەخساندووە چەند نوقتەیەکی ئیجابی تێدایە کە دەرفەت ئەداتە نوێنەرانی کورد من حەزەکەم لەم بارەیەوە ئەوەندەی پەیوەندی بە یاسای بودجەوە هەیە قسە بکەم چونکە زیاتر بابەتەکەمان پەیوەندی بە هەموارکردنەوەی یاسای بودجەی عێراقەوە هەیە و ئانووساتەکەش ئەوەیە کە ئەم مەوزوعە گەرمەتەیدا بۆیە من حەزەکەم ئەوەندەی پەیوەندی بە یاسای بودجەی عێراقەوە هەیە سەربارەت بە موچە و بابەتەکانی تر قسە بکەم وەکوتم بڕیارەکەی دادگای فیدراڵی کۆمەڵێک دەرفەتی چەند یەک دوو دەرفەتی باشی هێناوەتە پێشەوە بۆ ئەوەی نوێنەرانی هەرێم وەفدەکەی هەرێم ئەندام پەرلەمانی هەرێم کاری لەسەر بکەن موچەی موچەخۆرانی هەرێم لە یاسای بودجەشدا ببرێتە دەرەوەی هیچ هەموو مەرج و کۆت و بەندەکانەوە چونکە ئێمە ئەوەمان بیر نەچێ بڕیارەکەی دادگای فیدراڵی کە ئەو دەرفەتە باشانەشی تێدایە بەڵام کۆمەڵێک تەمومژ و گرێوگۆڵیشی تێدایە کە تا ڕادەیەک ئەگەر لە یاسای بودجەدا ئەو گرێوگۆڵانە نەکرێنەوە ئاسان نەکرێن و ئەتوانرێ لەلایەنی بەغداوە یان لەلایەنی هەرێمەوە دووبارە کێشە بۆ موچەخۆرانی هەرێم دروست بکرێتەوە موچەکانیان دواخەن بۆ نمونە کە عەرزم کردن نوێنەرانی هەرێم ئەتوانن ئەم دەرفەتە بقۆزنەوە موچە
لە بودجەی عێراق ببەنە دەرەوەی کۆتوبەندی خەرجی فعلی و هەروەها بیبەنە دەرەوەی ئەو مەرجانەی کە لە یاساکانی بودجەی ساڵی ڕابردووە ساڵانی هەموو زۆربەی ساڵانی ڕابردووە وەکو مەرجی پێشوەختە لەسەر هەرێم بوون جێبەجێیان بکە ئینجا موچە بودجەی بۆ دێ ئەتوانن لەوەش جیای بکەنەوە بەڵام هەر خودی یاساکەی بودجە عفو هەر خودی بڕیارەکەی دادگای ئیتحادی کۆمەڵێک گرێوگۆڵ و تەمومژی تێدایە ئەگەر ئەو گرێوگۆڵانە لە یاسای بودجەدا تۆزێ ئاڵۆزیەکان کەم نەکرێتەوە کێشەکانیان چارەسەر نەکرێن پێم وایە لایەنی بەغدا ناتوانێت بۆ مطلقیە جێبەجێیان بکە چونکە ئێمە هەر ئەو مەرجە هەر ئەو عیبارەتە دڵخۆشکەرە نەبینین کە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەڵێ با بە موچەی موچەخۆرانی هەرێم لەلایەن مەحکەمەی ئیتیحادیە و بەپێی تەوتین بدرێت چونکە لە پاش ئەوەش دەڵێ لە پشکی بودجەی هەرێمدا لێدا بشکێنرێ هەر بۆیە کاتێک پشکی بودجەی هەرێم کێشەی تێدا بوو کێشە بۆ موچەش دروست دەبێ دووفاقیەیەکی تر یان ئیزدیواجێتێکی تر لە ناو بڕیارەکەی دادگای فیدراڵیدا هەیە ئەگەر برادرانی ئێمە کاری لەسەر نەکەن زۆر من بە ئەگەرێکی زۆرەوە وای بۆ ئەچم لە داهاتوودا ئەبێتە کێشە ئەو ئیزدیواجێتەش ئەوەیە کە بڕیارەکەی دادگای ئیتحادی ئەڵێ موچەی موچەخۆرانی هەرێم لەلایەن وەزارەتی دارایی ئیتحادیەوە ڕاستەوخۆ ئەخرێتە سەر هەژماری بانکی موچەخۆرانی هەرێم لە کاتی تەوتینکردنیانە واتە ئەم موچەی موچەخۆرانی هەرێم نایەتە سەر هەژماری بانکی یان هەژماری حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ وەزارەتی دارایی حکوومەتی ئیتحادی خۆی تەسەڕوفیەکە و خۆی ئەیخاتە سەر هەژماری بانکی موچەخۆران لەم کاتەیە ئەم مەبلەغەی موچەیە کە نایەتە سەر هەژماری حکوومەتی هەرێم کەواتە دوور و نزیک پەیوەندی بە پشکی ئاسایی ئەم عیبارەتە بڕێک وەکوڵی هایلایتەکەم بە پشکی ئاسایی بودجەی هەرێمەوە نامێنێت چونکە نایەتە سەر هەژماری حکوومەتی هەرێم بەڵام هەر بڕیارەکەی دادگای ئیتحادی ئەڵێ لە پشکی بودجەی هەرێم دابشکێنێ من بەدڵنیام لەوانەیە کاتێکی زۆری بووە ئەمە ورد بکەمەوە باسی تەقەنیاتی حسابی پێویست بێ من دڵنیام ئەوە کەمێک گرفت دروستەکە ئاڵۆزیەکی تر یان شتێکی تەمومژاوی تر بڕیارەکەی دادگای ئیتحادی و هەموو یاساکانی بودجەی عێراق لە ساڵی 2023 و ساڵانی ڕابردوش یەکێک لە مەرجەکان یان یەکێک لە ئەرکەکانی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە میزان مراجعەی مانگانە بنێرێتەوە لە کاتێکدا کە بودجە بە هیچ جۆرێک نێتە سەر هەژماری حکوومەتی هەرێم قسەکردن لەسەر ئامادەکردنی میزان مراجعەی تایبەت بەو مەبلەغە تایبەت بە گوژمەی موچە ئەسڵن قسەکردنێکی تا ڕادەیەک ئەتوانم بێمانایە چونکە هەر گوژمەیەک تۆ نێتە سەر حسابەت خۆت تەسەڕفی نەکەی خۆت خەرجی نەکەی چۆن میزان مراجعەی بۆ دروستکەی چۆن داوای مطابقەی کەشفی بانکی بکەیت چۆن ئەم میزان مراجعەی ڕێک بخەیت و بینێریتەوە بۆیە من پێم وایە ئەمە یەکێک دەبێت لە ئیشی برادرانی ئێمە کە لە یاسای بودجەیە کاری لەسەر بکەن من پێم وایە ئاراستەیەک یان تێڕوانینێک هەیە پێیان وایە بۆ چارەسەری ئەوە دەبێ ئەوەی بۆ تەخسیس کراوە بۆ موچەی موچەخۆرانی هەرێم وا بە باش دەزانن بخرێتە ناو خەرجیەکانی حاکیمەوە برادرانی ئێمە ئەوەندەی گوێم لێیان بووە لە ئەندام پەرلەمانەکان و لە بەرپرسەکان ئەمانە بە چارەسەرێکی گونجاوەزانن بەڵام من ئەوەش بە بابەتێکی پڕگرێ و گۆڵەزانم تەنانەت بە هەوڵێکی لانی بەغدا ئەزانم بۆ خۆ قوتارکردن لەو ئاڵۆزیە طبعاً بۆ بەغدا ئەگەر ئەمە سەر بگرێ تا ڕادەیە کێشەی ئەو تەموو مژود و ئیزدیواجێت و ئاڵۆزیەی بڕیارەکەی دادگای ئیتحادی لە کۆڵ دەبێتەوە بەڵام بەلایەکی تردا کۆمەڵێک کێشە و گرفتی تر دروستەکات چ سەبارەت بە حکوومەتی هەرێم و بودجەی هەرێم چ سەبارەت بە کۆی گشتی بودجەی عێراق بەڵێ دێمەوە خزمەتە مامۆستا دواتر قسە لەسەر زیاتر دەکەین لەسەر داهاتی ناوخۆ لە هەمواری بودجە کاک دکتۆر پێ دوایە بە ئاسانی ڕێکەوتن بکرێ پێوەست بە ئەوەی کە ڕادستکردنی داهاتی ناوخۆ بێت چونکە لەو مانگەژێکی لە مەرجەکانی بەغدا ڕاستکردنی داهاتی ناوخۆی هەرێم بوو کەم لە بڕێرەکەی دادگای فیدراڵیدا هەیە هەم لە یاسای کارگەری دارایی هەیە هەم لە یاسای بودجە عێراقیش دابوونی هەیە کە دەبێت داهات ڕادەست بکرێت بەڵێ لە ڕاستیا ئەو
بابەتەی بەڕێز مامۆستا جانگیر وروژاندی هەر ئەو ڕاستیەمان بۆ دووپاتەکاتەوە کە ئێمە لا یەزال هەر لە سیف سایتان نین، یعنی نەچوینەتە ئەو مستەوایی کە ئێمە دڵنیا بین کە گرفتی موچە چارەسەر بووەوە، گرفتی بودجە و داهات و نەفقات و ئەو لایەنە دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕاستیا من لەم ماوەی پێشووە گوێم لە تەسریحێکی محەممەد شیع سوودانی بوو لە مقابلەیەکی تەلەڤیزیۆنیە تەمان ماوەی لەمەوە پێش بوو، هێشتا وەکو ئەو بڕیارەی محکەمەی فیدرالی دەرنەچوو بوو، باز لەوە ئەکرا لێی پرسی کەسێک لە مقابلێکی تەلەڤیزیۆنیا و لێی پرسی وتی باشە بۆچی موچە ناخرێتەوە سەر حکوومەتی ناوەندی یاخوددا حکوومەتی فیدرالی، بۆچی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەبێ موچە بدرێت؟ ئەوەی تەمان کە داوا ئەکرا بە سەرێحی کەلیمە قسەیەکی کرد ئەو کاتە زۆر جێگەی لە سەروەستانە، وتی ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان موچەی لێ بە قەدەغە بکەیت کە دابەشی کات حکوومەتەکە نامێنێ وتی، یعنی ئەمە واسی 2 مانگ لەمەوە پێشەکەم ئەم تەسریح پێش بڕیاری دادگاکە، یعنی بە کورتەکەی ئەو لەگەڵ ئەوان نەبووە کە ئەم بڕیارە بۆ شێوەیە محکەمەی فیدرالی دەریکات، بەڵام ئەمە ڕاستیەکمان دەرەخات کە ئەم لایەنە فەنی و بوجە و پەیوەندیانە لە ڕاستیان لە ژوورە تاریکەکانە بڕیاری بۆ ئەدرێ، ئەمانەی کە هەن جێبەجێیەکەن. ئێمە لە سیاسەتا 3 بڕیار دەرمانەیە 3 جۆری هەیە، ئەوەی ڕسمی سیاسەتەکە ئەکا و پلانی بۆدانێ، ئەوەی جێبەجێیەکە ئەوەی ئاگای لێتی. بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان نە دەورمانەیە لە ڕسمی ئەو سیاسەتەیە و تەنانەت لە جێبەجێکردنیشە ئەوەتا ناتوانین بە شێوەیەک بۆمان فەرزەکەن، بەڵکو کە دەرئەچێت و جێبەجێ ئەکرێت ئێنجا کەمێکی ئاگامان لێیە، یعنی سەوەتا ئێمە شەرحی ئەوە ئەەکەین کە ئەوان چیان وتووە بۆ چیان بڕیارداوە، ئیتر خۆی جەوهرێکی هەیە دیوێکی شاراوی هەیە کە محکەمەی فیدرالی بۆ ئەم بڕیارە ئەدا، کێ ئەو قەراری یاوە یا با بڵین ئەو تەبخەی کردووە کە محکەمەی فیدرالی بەو بڕیارە بگا بۆ بڕیارە و کە بەو شێوەیە ڕاستە سکاڵایەک کراوە و جوڵەیەک هەبووە و حێراکێکی سیاسی و ئەمانە، بەڵام گەیشتن بەوە هەتا باسی هەڵبژاردن ئێمە بینیمان، ینی ئەو لایەنەی کە سکاڵاکەی بردبوو دەربارەی هەڵبژاردن داوای کۆمەڵێشتی کردبوو، بەڵام محکەمەی فیدرالی چوو 13 لاپەڕەی دەرکرد لەسەر کۆمەڵێشتی تری زۆر وردەکارانە کە ئاسڵەن سکاڵاکەرەکەوتی کاکە من ئەوم نەوتوە، من داوای ئەوم نەکردووە، باسێکی ترم کردووە، من مجرد سکاڵم لەسەر مەقتەعێ کردووە، بەڵام ئەوان چوون ئەویان کردە پاساوێک و ئەو تەفاسیلیان نایە، کەواتە ئێستا ئەتوانی بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەبێ پابند بێ بە حکوومەتی فیدرالیە و حکوومەتی فیدرالیش تەسلیمی محکەمەی فیدرالی بووە، ینی محکەمەی فیدرالی بڕیارەکانی بۆ دەرکردووە، ئەی کێ شت بەو ئەڵێ ئەوە ئەو دیوە شاراوەیە، ئەمە بۆچیان جێبەجێ کردووە وەکو خۆی ئەو ئەرکی خۆیان جێبەجێ کردووە لە بڕێرەکەی دادگە ئەمە وسم عێراق نەخێر عێراق ئەوە تا ئێستا نەیانوێ، یعنی ناچارن تەبعاً گوێڕایەڵی بۆ محکەمەی فیدرالی لە عێراقا سەتاسەتە، ئێمە بینیمان ئەوان جێبەجیان کردووە، بڵێ وەمزانی حکوومەتی هەرێمەڵی حکوومەتی هەرێم هەر مماتەڵە ئەکا، ڕۆژ ئاياتە دەمیەک، مانگ ئاياتە دەمیەک، بۆ نمونە مەسەلەن ئێستا باشە داهاتی ناوخۆ فترەیەکی زۆر هەرڵێن ئێمە جێبەجێەکەین بۆ تەسلیمی نەکردووە، داهاتی ناوخۆ لەسەرڕەکەی لەسەر چەندی پشکێرێ مە چەند پشکی بەغدایە ئەڵێن ئێمە تەسلیمیەکەین، بەڵامە بێ یاسای بوجە جێبەجێ بکرێت بۆ چونکە لە یاسای بوجە مەفرۆزە هەر موچە نەبێت، بوجەی حکوومەتی فیدرالی خۆ هەر موچە نییە، موچەی لێ جاکەیت و ئەی موچەیە تەشغیلیە، ئەم وەزارەتانە مەساریفیان هەیە، یعنی کۆمەڵێک مەساریفی تر هەیە کاکە پەرەپێدان هەیە، خۆ ئەم شار و مەنتیقانە پێویستیان بە پرۆژەی گەورە گەورە هەیە، لەبەرەوە ئەمانیش ناحەقیان نییە، ینی ئەبێ ئەوە یەکلا بێتەوە کە تۆ مەسەرەن لە ساپەنجای داهات ئێمەوە ئەی تۆ چەندم ئەیتێ ئەی چەندم بۆ ئەگەڕیتەوە بۆ ئەو خرجانەی تر ئەو نەفقاتی تر بەپێی یاسای بوجە بێت، یاسای بوجە کێشەی لەسرە قسەی لەسرە وا مراجعە ئەکرێ بۆ 3 ساڵ ئیقرار کراوە تەواوە، ئەوە بۆ چارەسەری هەندێک کێشەیە کە بۆ 3 ساڵ یاسای بوجەیان ئیقرار کرد، بەڵام خۆ ساڵانە ئەبێ مراجعە بکرێت، یعنی ئەو گۆڕانکاریانەی کە پێویستە
لە هەر ساڵێکە ئەبێ بیکەن لە یاساکەیەکەوە ئێستا خەریکن ینی لەم مانگەیە کە پەرلەمان درێژ کراوەتەوە یەکێک لە بڕگە سەرەکیەکان ئەمەیە کە ئەبێ یاسای بودجە بۆ ساڵی تازە ئەبێ بڕیاری لەسەر بدرێ و قسە لەسەر کرد یەکێک لەوانش یەو کێشانەیە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیەە کە ئایا نەوتەکەی چۆن بفرۆشێ نەفقاتی نەوت وەکو باسماگەریا هەر بەگشتی نەفقاتەکانی داهاتی ناوخۆل چۆن کۆنتترۆل بکرێ ینی سەڵ لە 150 بەرێ طبعا ئەوان زۆر ئەتوانی بڵێ زانستیانە و زیرەکانەیە نە پێشەوە ئەڵێ لە 150 بەرێ کە طبعا تۆ لە 150 حەقیقی ئەوێت نەک لە 150 تۆ خۆت دیاریکەی ئەو لە 110 بۆ خۆی دیاریکە یەت وردەکاری بەکارێنێ لە بەدواداچوون بۆ ئەوەی فلس بە فلسی ئەو داهاتی تۆ چۆن دەسەکەوێت لە بڕێرەکەی دەدگەش دیوانی چاودێری دارایی عێراق ئەبێ ئەو بێت بزانێ ئایا خاڵی گومرگەکان بە فعلی ئەوەنەی کۆ کردوێتەوە ئایا لە زەریبە ئەوەنە کۆ کراوەتەوە ئەمانە هەمووی کۆ ئەکاتەوە بۆ ئەوەی اینجا ڕێژەکەی خۆی لە دەرێنە کەواتە ڕێژەکەی کەشی بۆ کەشفە بێ سوپاس دەکەم مامۆستا جیهانگیر ئەوەی کە باسی بودجەت کرد پێشبین دەکەی خەرجی فعلی کردوای ساڵی 2014 هاتوتە ناو بودجە دەتوانرێت بە پشتبەستن بە بڕیارەکەی دادگای فیدراڵی لا ببرێ خەرجی فعلی کە بەڕێز وتت ئەمە لە ناو ئەنجومەنی وەزیران دەکرێت یاخود لە ناو پەرلەمان بە پەرلەمانتارە کوردەکان دەکرێت بەڵێ کاک حەکیم سەبارەت بە بابەتی خەرجی فعلی من بیرمە کە لە ساڵی 2015 بۆ یەکەم جار لە یاسای بودجە دانرا من هەر ئەو کاتە قسەم لەسەر کرد و لەسەر نووسی زیاد لە چەندین وتار و چەندین لێدوان لە 2015 تاکو 2023 بەردەوام من باسی ئەوەم دەکرد کە بە پێی بڕکەی ئینفاقی فعلی ئەم یاسایە بە جۆرێکە یاساکانی بودجەی عێراق بە جۆرێکن کە هەرێمی کوردستان نەتوانێت ئیلتیزامیان پێوە بکە هەر کاتێک ئیلتیزامیان پێوە بکە جۆرێک بێ لە جۆرێک لە ئینتیحار بۆ هەرێمی کوردستان ئەو بوو بینیمان لە 2023 لایانی هەموو لایەنەکانی هەرێم و لایانی بەغداش هاتنە سەر ئەو باوەڕێی کە بوونی ئینفاقی فعلی غەیری ئەوەی لە ڕووی بنەماکان و ئوسوڵی محاسەبی و بودجە و دارایی گشتیەوە نابێت لە ناو یاسای بودجەیە بێ بە عەمەلیش گەشتنە ئەو باوەڕێی کە ئەمە هەڵەیە و قابلی جێبەجێکردن نییە من هیوادارم لەسەر ئەو باوەڕەوە گرێوگۆڵێکی تەواو گرێوگۆڵێکی زۆر دروست نەبێ بۆ ئەوەی لە یاسای بودجەی ئەم لە هەموارەکەیە لای نەبن بەڵام کێشەیەک هەیە هەمویان تقریبان پێم وایە ئاسانە هەم بەهۆی بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە هەم بەهۆی گۆڕانی ئەو قەناعەتەوە ئەم کۆت و بەندە لەسەر موچەی هەرێمی کوردستان نەمێنێ بەڵام برادرانی ئێمە زۆر بە ئاسایی باسیەکەن ئەڵێن ئەو کۆتوبەندی فعلیە لەسەر خەرجیەکانی بەگەڕخستن و وەبەرهێنان ئەمێنێ پێم وایە لایانی بەغداش لەوانەیە مکڕ بێت لەسەرەوە لە کاتێکدا ئەم هەڵەیە بۆ هەمان بۆ ئەوانیش هەر هەڵەیە هەم زەرەرە هەر بە هەمان شێوەش دەبێتە هۆی ئەوەی ئەم یاسایە قابلی جێبەجێکردن نەبێ من بیرمە لە 2016 کاتێک لە دەربارەی ئەو خەرجی فعلیە نووسیم لە سەبتایتڵی یەکێک لە پەرەگرافی وتارەکانمان نووسی بووم پابندکردنی نادادوەرانە یعنی هەرێمی کوردستانت بە شتێک پابند کردووە ئەگەر جێبەجێ بکە بە تەواوی زەرەرێتی بەڵام خۆتت بە شتێک پابند کردووە کە زۆر بە ئاسانی جێبەجێ بکەی زەرەری نییە بەرحاڵ ئەوە سەبارەت بە ئەوەی بکە پەیوەندی بە خەرجی فعلیەوە هەیە من لێرەوە تەئکید دەکەمەوە ئەگەر ئەو کۆتوبەندە لەسەر خەرجیەکانی بەگەڕخستن و وەبەرهێنانیش لا نەبرێ ئەو کات هەرێمی کوردستان لە کۆی بودجەی عێراق ئەوەی کە بۆی دێ طبعا هەر هیچی بۆ نایە دڵنیا بە لەوانەیە ئەم قسەیە خەڵک پێی ناڕاست بێ یان پێی سیر بێ دڵنیا بن کاگە حەکیم یاساکانی ساڵانی ڕابردووش من چەندین جار چوومەتەوە سەریان تەکیدم کردوتەوە لە 2015ەوە تاکو ئێستا ئەو هەموو ئەندام پەرلەمان و بەرپرسە بەڕێزانەی کە یانود یاساکانمان داڕشتووە بە جۆرێک کە تا ڕادەیەکی باش مەسلحەت و بەرژەوەندی و مافەکانی هەرێمی تێدات پارێزرابێ بەڵام بە جۆرێکن ئەگەر تەنانەت منیش لە بەغدا بم ئەگەر حرفیان جێبەجێیان بکەم ئەبێ بە هەرێمی کوردستان بڵێم هەموو داهاتە نەوتی و نانەوتیەکانم بدەرێ من
تەنها بەشی ئەوەی ئەدەمێت ئەو پەڕی لە باشترین حاڵەتە بەشی 2 مانگ 3 مانگ موچە ناکە ئەو بابەتە ئەگەر پرسیار لەسەری هەبێ ئەتوانم ئێستا وردەشی بکەمەوە بە چەند دقەیەک بەڵام جا قەزبەوەی ئەگەر ئێستش ئەو گرێ گۆڵانە چارەسەرنەکان لە ساڵی داهاتووە یان لە مانگەکانی داهاتووە بەغدا هەمیشە ئەوەی داوای دەکا زۆر زیاترە لەوەی کە ئەیدا بە هەرێمی کوردستان ئەمەش نابێت بخرێتە ئەستۆی فلان کەس تاوانبارە و خەتای تەیف سامیە بەڕاستی ئێمە خۆمان و نوێنەرانمان و بەرپرسانمان و ئەندام پەرلەمانەکانمان لە ساڵی 2006ەوە تاکو ئێستا تا ڕادەیەک تا 2013 بە جۆرێکی تر بوو بەڵام لە 2015ەوە تاکو ئێستا ئەو یاسایانەی کە خۆیان بەشداریان کردووە لە دەنگ پێدان پێیاندا هەر ئەوەندەیان تێدایە کە ئێستا بەغدا بەسەرماندا ئەسەپێنێ بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو ڕوئایەی ئەو بۆ یاساکان زۆر زیادەڕۆی تێدانیە ڕاستە من بە تێڕوانینی خۆم دەمەوێ هەندێک جار شتی ئیجابی تێدا ببینمەوە بە ئیستیناد لەسەر قاعدەی فیدرالیزمی دارایی و بە ئیستیناد لەسەر کۆمەڵێک منطق و قاعدەی دارایی گشتی بەڵام نەسی حرفی یاساکان وا دەڵێت کە ئێستا بەغدا ئەو 2-3 ساڵە بەغدا دەیەوێت جێبەجێ بکە بۆیە من پێم وایە کە هەرچەندە یاسای بوجە خۆی لە توانایدا نییە کێشە داراییەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا خۆ هەمویان چارەسەر بکات هەر ئەرکی یاسای بوجەش نییە بەڵکو ئەوانە ئەرکی دەستور و یاسا بنەڕەتی و ئیتیفاقەکانی ترن یاسای بوجە دەبێت پاش ئەوانە دەرەنجامی ئەوانە بە شێوەی تەقدیراتی ئینفاق و ئیرادات لە پشکی ئێمەیان جێ بکاتەوە بەڵام لەبەر ئەوەی ئەو ئەساس و مەبادی و ئەساتانەی تر نین و ناتوان ئیشەکانی خۆیان جێبەجێ بکەن بۆیە زۆر باشە برادرانی ئێمە دەرفەتی یاسای بوجە بقۆزنەوە لانی کەم ئەو ئاڵۆزی و گرێ و گۆڵانەی یاساکانی بوجەی ساڵانی ڕابردوو دروستیان کردوون کەمێک هێوریان بکەنەوە یان کەمێک بیان کەنەوە بە جۆرێک زەختەکە لەسەر هەرێمی کوردستان کەم بێتەوە من پێم خۆش بوو کەمێک لەسەر داهاتە نانەوتیەکان قسە بکەم نازام کاتت هەیە دێمەوە خزمەتت مامۆستا سەرعالەتی تەسلیم کردیشان ئایا چۆن پێ یاسای کارگەری دارایش دێمەوە خزمەتت کەکتۆر سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی یارمەکو مامۆستا یارمەتی دەرەبووی کە بوجە بە شێوەیەک مار بکرێتەوە بە تایبەت پرسی موچە بە دەربکرێت لە کێشەکان یارمەتی دەرە بۆ ئەوە بەڵێ وەکو باسم کرد ئەوەی بڕیارەکەی محکەمەی فیدرالی پاڵنەرێکی ئینسانی هەیە ئەوەی لێکداوەتەوە کە موچەخۆری هەرێمی کوردستان بە دەربێت لە کێشە و گرفتەکان واتە کە ئەنەما بڵێ کاکە ئەم خەڵکە ئەم موچەخۆرانە هی هەموو عێراقن ئەوە ئەبێ عێراق خۆی خەمی بخوا ئەوەی تری ئەمێنێتەوە داهاتت چەنە بودجەی ساڵەکە چۆنە و ئینفاقی فعلی چۆنە ئەو وردەکاریە بەجێیان هێشتووە بۆ ئەوەی کە مفاوەزات بکەن و بەیەکەوە جێی خۆیان بکەنەوە لە ئەو تعدیلاتانی کە لە یاسای بوجایە بەڵێ ئەو یاسای بوجەیی کە دەرچووە ئێستا موچەی لێ جیاکەرەوە هیچ نامێنێتەوە لە ڕاستیا ئەو یەکێکە لە گرفتە گەورەکان کە زۆرێک لە چاودێرەکان باز لەوە ئەکەن کە لە ساپەنجای لێ داوا بکەیتەوە هیداهاتی ناوخۆ و بودجەیەکی کەمیشی بۆ بنێری ئیتر بە هیچ شێوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت هیچ خەرجیەک بۆ سێکتەرە جیاوازەکانی خۆی بکات کە یعنی سێکتەرە جۆر بە جۆرەکان کە لە یاسای بوجەیە هەیە لە ڕاستیا یعنی پێویستی بە داهاتێکی زۆر زۆر هەیە من لەگەڵ ئەو ڕایام کە مامۆستا جانگیش باسی کرد کە ئەوەی کە دیاری کراوە بەڕاستی زۆر زۆر لەوە کەمترە کە پێویستی حکوومەتی هەرێمی کوردستان بێت کەواتە گرفتەکە لێرایە ئەم سیاسەتەی کە ئەمە ئیدارە ئەکادیەمەوە سەر ئەوە ئەوان بە تەدەڕۆج عەقلیەتیان وەهایە کە وردە وردە تۆ تەسلیم بکەنەوە خاڵی بکەنەوە لە وەزیرە کوردەکان ئێستا لەسەر لە 2015 شەر زێباری وەزیری دارایی بووە خەرجی فعالی هاتووەتە ناو بوجە پەرلەمانتار کوردەکان پێشیان وتە خراپە لا نەبراوە کاتە هەر لە سەردەمی وەزیری دارایی کە کورد بووە یاسای کارگەری دارایی عێراق پەسەند کراوە کە هەرێم مولزەم دەکا ینی هەموو داهاتەکان تەسلیم کە دوای پشکی بڵێن پارێزگاکان و ئەوانی لێ بدرێتەوە ئێمە یەک ڕاستی هەیە دەربارەی بوجە بزانین یاسای موازنە بریتیە لە جێبەجەکەری ئەو عەقلێت و سیاسەتەی کە ئیدارەی وڵات دەکات یعنی ئیدارەی وڵات تۆ ئەتوانی خوێندنەوەی بۆ بکەی کە ئێوێ بە چه ئاراسەیەەکە ڕوا لە ڕوانگەی یاسای بوجەوە کە گرنگی بە چه سێکتەرێکەدا چۆن پارەکان دابەشەکە
چۆن بۆ نمونە مەسەن داهات زیاد دەکات چۆن نەفقات کەمەکاتەوە یعنی ئەمە هەمووی وردەکاریەکە لە یاسای ئیدارەی مالیە بە واضحی دیارەکە سیاست لە پشتێتی سیاست لە پشتێتی سیاسەتی ئەو دەوڵەتە ئەو وڵاتە ئەو بۆیە ئەو سیاستەی کە دا ئەڕێژرێ ئەمەیە کێشەکە کە ئێستا بە ئاڕاستی ئەوەیە کە وردە یعنی یاساکەیان داناوە بەس جێبەجێکردنەکەیان وەکو پێویست نەکردو بۆ خۆ زانیویانە جێبەجێ کرێت وەکو بڵێت دەسەخرێتە قوڕگی حکوومەتی هەرێمەوە بەس بۆ دەستیان نەخسۆتە قوڕگی لە 3 ساڵ لەمەوە پێش 5 ساڵ لەمەوە پێش وردە ئەو هێزەیان نەبوو لە ڕووی سیاسیەوە ئێستا حکوومەتی هەرێم کە لاواز بووە ئەوانیش وردە دەستیان تونەکەنەوە لە جێبەجێکردنی یاساکان بەگشتی و یاسای بودجەش بە تایبەتی باش و ئێستا ئەوە تا بەسویانەتەوە بۆ نمونە یعنی ئەو پرسیارە هەموو هەوڵاتێکی هەرێمی کوردستان لە مێشکایەتی معقولە لە 20 مانگی پێشووەوە ئەبوو موچەی مانگی 4 بدرێ بۆ گەشتە 15 لە وەزیری دارایی حکوومەتی هەرێمە پرسی ئەڵێ من نازام بڕۆ لەوان بپرسە یعنی لە خۆی دوورە خاتەوە ئەچی لەوانی ژەپرسی ئەڵێ ئێمە بڕیاری جێبەجێ نەکردووە یاساکی جێبەجێ نەکردووە یعنی ئەمان ئەڵێن جێبەجێمان کردووە من شتێکی ترن بیستکە زۆر جێی پێکەنینە ئەو هەژماری من و لەگەڵ تەوتینەکات جیاوازەکەی ئەڵێن کاتێک کە تەرجمەیەکەن یعنی لە ئەوراقشتا بۆ عەرەبی نانووسن حسابی یعنی هەژماری من یعنی حسابی وانە هەڵە هەر بە تەوتین تەرجمەیەکەنەوە ئەڵێ ئەوانش کە ئەڵێن وڵای ئەمە تەوتین جێبەجێەکەین دڵیان خۆشە بێ کە یەنە سەرفیعلەکە و تو بەس مەبەست هەژماری منەکەی ئەی کاکە ئاخر خۆ ئەمە مامەڵە لەگەڵ کێ ئەەکەی مامەڵە لەگەڵ خەڵکێکە ئەەکەی ئەوە تام مەسە ماوەی خەڵکیان مەژغوڵ کردوەڵا ئەوە RTIش هاتۆتە ناو هەژماری من TBI ئەفو TBI هاتۆتە ناو هەژماری من TBI ئەمەنە زەبەلاحە چۆنیەتە ناو هەژماری منێکەوە کە شتێکی ئەهلیە و جزئیە و ئەمانە یعنی تۆ خەڵکیش هەیە بڕای کرد ئێستا خەڵکی تێک چووە ئەمە چێتە ناوە یا ئەو چێتە ناو شتیوانیە کاکە ئەو حکومیە ئەو گەورەترە ئەو ڕسمیە سەر بە حکوومەتی فیدرالیە تۆ مەسەن بانکێکیت ئەتوانی هەتا ئێساوان واڵێن ئەڵێن TBI زۆر احتیادیە تەوتینەکە بکات هەژماری منیش ببێ بە کیانێک و وەکو کیانێکی دارایی وەکو بانکێک بەشداری بکات و لە TBI وەریگرێت یعنی ئەویان معقولترە هێشتاوەکو مەبەسم چییە مەبەسم ئەوەیە ئێستا کاتێک کە تۆ ئەم مامەڵەیە ئەەکەیت ڕۆژ ئەژمێریت هەر ڕۆژ بەڕێ ئەەکەیت تەسلیم نابی بە تەواوەتی ئەوە گرفتەکە تەجیلەکەی چارەسەری گرفت تەجیلکردن یەکێکە لە نەریتەکان کە حکوومەتی هەرێم بەردەوام پەیڕەوی کردووە بەڵام پرسیار ئەوەیە بۆ کەی تەجیلیەکە بۆ مەبەستی ئەم تەجیلکردنەیە ئەگەر ئەڵەی قسە لەسەرەوە ژەکەین یا ماوەستەکەی بە کورتی سوپاس دەکەم بە کورتی هەر زۆر بە کورتی دواخستنەکەی ئەم دواخستنی چارەسەرانە لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوەیە کە ئایا ئەم حکوومەتی سوودانیە بەردەوامە بێ یاخود بەردەوام نابێت ئایا ئەتوانێت درێژە بەم سیاسەتانی بە تایبەتی دوای ئەوەی کە لە ئەمریکا هاتەوە بە قووەتێکی ترەوە هاتەوە ئێستا گفتوگۆیەکی گەرم هەیە هەر لە ناو ئیدارەی دەولەیە مەسەرەن ئایا بەگوێی ئەو ئیملایانە بکەن کە مەسەرەن ئەمریکا بە سوودانی و تۆ هاتوێتەوە بۆ نمونە دەرکردنی سوپای ئەمریکی لە عێراق یا سیاسەتی دارایی یا کۆمەڵی ڕێکەوتنی تری بواری وزە ینی ئەمانە هەمووی عێراق ملزەمە کە بیکا لەگەڵ ئەمریکا ئەگەر ملزەم بوو کردی ئەوە تا ڕادای حکوومەتەکە درێژەی کێشێت و ئەمێنێتەوە و ئەبێ هەمووی چاوەڕێ بن تەسلیمی ببن بەڵام بۆ نمونە مەسەرەن ئەگەر دەوڵەتێکی ئەقلیمی دەست بخاتە قەزیەکە کورە خۆپیشاندان دەست پێ بکاتەوە تیاری سەدری فوی پیا بکە بڵێ ئادەی وەرنەوە سەرجادە وەزعەکە پشێوێت داوای ئەوە بکەن ئادەی بە حکوومەتی سوودانی بۆ نمونە کۆتایی پێبێت و انتخابێکی پێشوەخت یعنی ئەم ئەگەرانە کە لە ڕووی سیاسیەوە ئەگەر شڵقانێک دروست بوو شلۆقیەک دروست بوو ئەوە حکوومەتی هەرێمەڵێ باش بوو تەسلیم نەبووم چاوەڕوانی ئەوەیە ئەگەر دۆخەکە بە تەواوەتی لە ساڵحی ئەم نەبوو تەسلیمی نەبێت لە ئێستاوە خۆی هەڵگرتۆ بۆ ئەمە بە بڕاستی یعنی هەر گرەوکردنە لەسەر شتێکی نادیارە گرەوکردن لەسەر ئاڵۆزی درێژە پێدان کە ئەمە بەڕاستی بەداخەوە کە حکوومەت
حکوومەتی هەرێم و عێراقیش ئەم سیاستیان درێژە پێدا. سوپاس دەکەین. ماوسا جیهانگیر کاتمان زۆر کەماوە بەس لەسەر داهاتی نانەوتی بەس لەسەر موچەش ئێستا باز لەو دەکرێت کە بەڕێز دەڵی دەبێت بڵێن خەرجی فعالی جیا بکرێت بەس باز دەکرێت ئێستا گەر تەوتینەکە دەست پێ بکە و داهاتە ناوخۆیەکان ڕادستکەن موچە کێشەی نامێنی بەدەستە داهاتی نانەوتیش ئالێتەکەی چۆنە بە پێی یاسای کارگەری دارایی بە کورتی بێ دەبێت هەمووی تەسلیم کەن یاخود مەقاسە دەکرێت چۆنە؟ وڵاجا حەکیم مۆزوعی مشکلەی داهاتی نانەوتی مشکلەی 20 ساڵی بینی هەرێم و هەرێمی کوردستان و بەغدایە ڕاستە ئێستا شتەکە وەکو بڵێ هەستی پێکراوە وەکو بڵێ تاکو و ئازارەکە گاتە سەر ئێسک اینجا برادەرانی ئێمە بایەخی پێئەدەن بۆیە لە لای من کێشەی 20 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان و بەغدایە ئێستا ناتوانم بە کورتیەکی وا قسەی لەسەر بکەم بەس بە سەریعی عەرزە دەکەم هەر لە یاسای بودجەی ساڵی 2026ەوە بەغدا داوای هەموو ئیراداتەکانی هەرێمی کوردستانی کردووە داوای کردووە تەوەقعاتی خۆی بۆ هەموو ئیرادەکان بە جەمیعی بە هەموو مەسادرەکانیەوە بۆ ئەوەی لە ناو موازنە داینێ تا ئەمە تاکو 2008 بەردەوام بووە دواتر مستەلەحەکە گۆڕاوە بە داهاتە بە دەستهاتوە ئیتیحادیەکان لە هەرێم دواتر مستەلەحەکە لە 2 ساڵی ڕابردووە لە 2 ساڵی ڕابردووە گۆڕاوەتەوە دیسان بە داهاتە نانەوتیەکان کاتێک محکەمەی ئیتیحادی داوای تەفسیری داهاتە نانەوتیەکان لە یەکێک لە کەیسی وابزان 200 ملیارەکە بوو داوای تەفسیری ئەو یان ڕوئیای حکوومەت بۆ ئەو داهاتانە ئەکات لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و لە وەزارەتی دارایی وابزان مەجلیسی شورای دەولەیەن وابزانم هەر ئەو دوو جیهەتەیە پێی دەڵێن بەبێ جگە لە داهاتی نەوتی داهاتە نانەوتیەکان هەمووی ئەگرێتەوە لەلا وای پێم وایە یعنی مەقسەدم ئەوەیە لە لای بە تێڕوانینی بەغدا جگە لە داهاتە نەوتیەکان هەموو داهاتەکانی تر داهاتی نانەوتین داهات یان وەکو پێی دەڵێن ئیرادی نهایی داهاتی کۆتایی خەزێنەی بەغدان ڕاستە هێنە یاسای کارگێڕی دارایی مەجالێکی تێدایە کە بە جۆرێک لە جۆرەکان ئەم بابەتە شیتەڵ بکرێ بەڵام لەوێش جیاوازیەکی زۆر گەورە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە بەغدا هەر بە هەمان عەقلەتی خۆی پێی وایە هەموو داهاتەکانی غەیری نەود ئەبێ بگرێنرێنەوە خەزێنەی گشتی لە بەغدا لەوێوە بەپێی ئەو تێڕوانینەی کە پێشتر بۆیان هەبووە و بەپێی ئەو مامەڵەی کە ساڵی 2011 و 2012 لەگەڵ ئەو بابەتەیان کرد کە پێش دەرچوونی یاسای ئیدارەی مالیش بووە و کاتەکە من دۆکیۆمنتی جۆری مامەڵەکەم لە بەردەستە ساڵێکیان 1970یان گەڕاندەوە بۆ هەرێم و ساڵێکیان 1916 ئەوان بەو جۆرە لێکی ئەدەدەنەوە بەداخەوە هەرێمی کوردستانیش بە جۆرێکی تەواو جیاواز لێکی دەداتەوە تەنانەت ئەو جۆرە لێکدانەوەیەی برادەرانی هەرێم بۆ یاسای کارگەڕی دارایی بۆ داهاتە نانەوتیەکان زۆر دوورە لە یاساکەوە برادرانی ئێمە پێیان وایە تەنها داهاتی فەرمانگە فیدراڵیەکان و داهاتی گومرگەکان نیوەی دەدرێتەوە بە بەغدا لە کاتێکە ئەوان پێیان وایە هەموو داهاتەکانی زەرائیب و هەموو داهاتە ئیتیحادیە بە دەزاتوەکان لە هەرێم و بە داهاتی دەواازە سنووریەکانی هەمویان بە کورتی هەموو داهاتەکان لە هەرێم بگەڕێنرێنەوە بۆ بەغدا لە 150 داهاتی زەرائیب و ڕسومی ئیتیحادی کە لە فەرمانگەکانی تەمویلی مرکزی لە هەرێم وەرگیراوە لە 150 ئەوە دەگەڕێتەوە بۆ پارێزگاکان بەڵام ئەوەش بەدەر لە داهاتی باجەکان و بەدەر لە ڕسومی گومرگی واتە ئەوەی پەیوەندی بە باج و ڕسومی گومرگیەوە هەبێ 100% بۆ بەغدایە هیچی ناگەڕێتەوە داهاتی دەواازە سنووریەکان ئەوەی کە بەغدا بەتەمایە بیگەڕێنێتەوە نیوەی یعنی 150 بگەڕێنێتەوە بۆ هەرێم بەپێی ڕێنماییەکی وەزارەتی دارایی بەغدا لە ساڵی 2011 دەرچووە کۆمەڵێک داهاتی زۆر کەمە گێڕێتەوە یەکێک لەوانە هاتن بۆ نمونە گواستنەوە یان هێنانەوەی تەرمی کەسێک کە لە دەرەوەی وڵات کۆچی دوایی کردبێت و تەرمەکەی بێنێتەوە یان ئەجنەبیەک لێرە کۆچی کردبێت و تەرمەکەی برێتە دەرەوە ڕسوماتێکی لێ وەرەگرێ ئەوە لە 150 دەگەڕێنێتەوە بۆ محافەزەکە یان ڕسوماتی حەوانەوەی فڕۆکەیەک نیشتنەوەی فڕۆکەیەک بە شێوەیەکی موقت لە فڕۆکەخانەی پارێزگایەک
لە لای بەڕوئیای بەغدا لە 150 ئەم داهاتانە ئەگەڕێنەوە بۆ پارێزگاکان زۆر لەسەر ئەوە ناڕۆم مختصری مەبەستم ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەکە ئەگەر کۆتوبەندی خەرجی فعلی لەسەر پشکی بوجەکەی جگە لە موچە لەسەر پشکی بوجەکانی تریشدا نەبە ئەگەر ئەم کێشانەی داهاتە ئیتیحادیە نانەوتیەکانی چارەسەر نەکە ئەوە نەک بەتەمان نەبێت هیچ شتێکی بۆ بێت بەڵکو ئەبێ هەمیشە قەرزاریش بێتەوە بەڵام سەبارەت بەوەی چ دەرفەتێک لە بەردەم برادرانی ئێمەدایە لەم هەمواری یاسای بودجەی ئێستادا من پێم وایە دووسێ دەرفەت لە بەردەمیاندایە یەکەمیان ئەوەیە بە پێی یەکەمیان ئەوەیە یەکەم جار مستەڵەحی داهاتە ئیتیحادیەکان داهاتە نانەوتیەکان بگۆڕنەوە بۆ داهاتە ئیتیحادیە بەدەست هاتووەکان لە هەرێم چونکە لە پێش 2021ەوە ئەم مستەڵەحە بوو ئەم مستەڵەحە معقولترە نەک داهاتە نانەوتیەکان لە 21ەوە داهاتە نانەوتیەکان و تەفسیری بەغداشدا هەمووی دەگرێتەوە بەڵام کەوتت داهاتە ئیتیحادیە بەدەست هاتووەکان لە هەرێم ئەوە تا ڕادەیەک کەلیمەکە حەسرەکەی تەحدیدیەکەی دوای ئەوەش مستەڵەحی زەرائب و ڕسومی ئیتیحادی لە یاسای کارگێڕی داراییدا هەیە بەڵام چەند ساڵە من لە برادرانی خۆمانە پرسم لە ئەندام پەرلەمانەکان ئەوانەی ئەیان ناسم دەنووسم کەس تا ئێستا بە تەحدید پێمان ناڵێ زەرائب و ڕسومی ئیتیحادی ئەوەی لە هەرێم وەردەگیرێ کامانن ئایا هەر ئەوانن کە بە یاسا و تەشریعاتی عێراقی وەردەگیرێن ئەوە ئیتیحادی نەخێر ئەگەر وابێ سبەینێ هەرێم یان پارێزگاکان یاسایکی تایبەتی بۆ دەرەکەن و ئەبێن نەوعی ئیرادەکە تەحدید بکرێ ئەمە دووەم سێم بە کورتی جۆری داهاتەکان جیا بکرێنەوە دووەم خاڵ کاتی ڕادەستکردنەوەی داهاتەکان تەحدید بکرێ ئەو کاتە بە پێی یاسای کارگێڕی دارایی دیاری بکرێ ئەوەی لە یاسای بودجەی 2021 و 2023 و بەناو بودجە سێ ساڵێکەدا هەیە پێچەوانەی یاسای کارگێڕی داراییە لە یاسای کارگێڕی داراییدا ناڵێ هەرێم و پارێزگاکان پێشتر هەموو داهاتەکانیان ڕادەست بکەن اینجا ئەوە مەرجە بۆ ئەوەی من پشکی بودجەیان بدەمێ بڕگەی پێنجەم لە یاسای لە مادەی 27 یاسای کارگێڕی دارایی ڕێک پێچەوانەی ئەوەیە ئەوان ئەتوانن بە پشتبەستن بەوە ئەو مەرجە مەرجی ڕادەستکردنی پێشوەختە لە کۆڵ خۆیان بکەنەوە پاشتر بەڵام ئەمە مانایوان نییە ڕادەستی نەکات چونکە ڕادەستکردنی پێشوەختە مەرجی پێشوەختە گرێوگۆڵ و مەشاکیل بۆ هەرێمی کوردستان دروستەکە ئەقەلشی کێشەی سیولەی بەردەست بۆ کاروبارەکانی بۆی دروستەکە چونکە ئێمە ئەزانین هەر حکوومەتێک لە هەر 24 سعاتەکە هەر 30 ڕۆژەکە هەر 12 مانگەکە یەک دقە نییە حکوومەتەکان پارە سەرف نەکەن کاتێک تۆ بۆ نییە دەست یەک فلس لە داهاتەکەت خەرجکەی تاک و کۆتایی مانگ هەمووی ڕادەستی بەغا بکەیتەوە ئەویش تاک و ماوەیەکی زۆر لە ڕێگەی دیوانی چاودێری و تەدقیقی کە ئەو دواتر بە پێی هاوکێشەیەک هەندێکیت بۆ بنێرێتەوە تۆ ئەشکالی سیولەت هەبێ لەم کاتەیە من پێشنیارم وایە ئەگەر ئەمەشیان جێبەجێ کرد ئەگەر بە مەقاسە جێبەجێیان نەکرد بەم جۆرە جێبەجێیان کرد وەکو ئوسوڵی محاسبی هەر فەرمانگەیەک سەرەتا لە سەرەتای هەر خولێک یان لە سەرەتای هەر ساڵێک داوای سولفەیەکی مستەدیمە بکەن بۆ ئەوەی بە پێی قوانین و ئوسوڵی محاسبی عێراقی لە کۆتایی ساڵەکەدا تەسویە بکەن. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا جیهانگیر گوڵپی لە هەولێرە هۆرا دکتۆر ئەمجەد محەممەد لە ستۆدیۆ سوپاسان دەکەین کاتمان تاوا داوا لەور نەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.